سەرەڕای وەرگرتنی باجێکی زۆر لە شۆفێران و خراپی ڕێگاکانی هاتوچۆ و زۆری ڕووداوەکانی لە هەرێمی کوردستان چادێت بەرەو زیادبوون دەچێت و بە یەکەیەک لە هۆکارە سەرەکیەکانی مردن دادەنرێت و تا ئێستاش حکوومەت هەنگاوی جدی نەناوە بۆ کەمکردنەوەی هۆکارەکانی ڕووداوەکانی هاتوچۆ. کامیۆنێکی بارهەڵگری ئێرانیە و 6 ئۆتۆمبیلی هەڵگرتووە لە قەزای سۆران شەوی ڕابردوو ئۆتۆمبیلەکە لە ڕێڕەوی خۆی دەرچووە و ئۆتۆمبیلەکە وەرگەڕاوە و شۆفێرەکەی گیانی لەدەستداوە و زەرەر و زیانی زۆریش بەر ئۆتۆمبیلەکان و کەرتی حکومی کەوتووە. لە ئەنجامی ئەم ڕووداوە کەوا شوفێری کامیۆنەکە بە ناوی حەمید خوی کە هاوڵاتیەک بەڕەگەز ئێرانیە گیانی لەدەستداوە و هۆکاری ڕووداوەکەش دەگرێتەوە بۆ پابەندەبوون بە یاسا و ڕێنماکانی هاتوچۆ و لێخوڕینی پێچەوانەی ئاراستە و بە ئاگاداربوون لە ڕێکخوڕینە و لە هەمان کاتیشدا پابەندەبوون بە بنەماکانی ڕێکخوڕین. و ئێمە لێرەکانەکەوەی بینیمان زیانی گیانی بەداخۆ لێکەوتەوە. ئەمە دیارە هاوڵاتێکی بەڕەگەز ئێرانی کە تەمەنی 30 ساڵێکە و لەناو ئۆتۆمبیلەکەی دیارە گیانی سپاردووە چەنە زیانی مادیێژگار زۆرە. ئەم شەو دیارە بە پێی ئەوەی کە شەو درەنگانێ بووە و تاریک بووە نازانرێ خۆمە خەوی لێکەوتووە یانچی بەڵام وەکو پێچێ خەریکەوە بۆ ئۆتۆمبیلەکەی بوەسێنە بەڵام بە پێوەی کە لە دەستی ڕۆیشتووە هاوسەنگی لاچووە ئەمە 6 ئۆتۆمبیلی بار کردووە. ئەمە لەنەوە ئیشاعینەیە ئۆتۆمبیلە. ڕێگای هەمڵتۆن یەکێکە لە ڕێگا بازرگانیەکانی نێوان پارێزگای هەولێر و کۆماری ئیسلامی ئێران، بەڵام کەمترین خزمەت بەم ڕێگایە کراوە و زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆش لەم ڕێگایە ڕوویانداوە. شۆفێرانیش نیگەرانن لەوەی حکوومەت ڕێگاکە چاک ناکات. لە حاجۆمە لە تاوەکو خەلیفان زادەمان نەمایە بە قوربان نەنە خەلیفان نە سۆران نە ڕێگای سۆران و خەلیفان و بارەچیان و هیچ ڕێگایەک نەمایە. حکوومەت هیچ ئەو هەموو داهاتی هەیە لە حاجۆمە هەموو داهاتی هەیە هەتا ئێستا یەک داهاتێکەوە نییە کە ئەو جاری پێ چاپ بکەن. داهاتەکەی بەس لۆ مەسوولانە لۆ هیچ کەسێک نییە. بەڕاستی ئەوەی ڕاستی بێ من لە سۆران هیچ شتێک بەنای ڕێگاوبان نبینم. ڕاستە ئەگەر بە شێوەیەکی گشتی لە هەموو هەرێمی کوردستان ڕێگاوبانەکان یعنی شایستەنین کەوات و باسییانکەی، بەڵام لە سۆران ئێستا بۆنم نەفەرم و دەواازەی سۆران تخوا ئەو بەرپرسانەی سۆران تخوا شەرم ناکەن کە میوانێک دێ بۆ سۆران وەڵڵا من شەرم لە خۆمەکەمەوە. وەڵڵا کە کەسێک لە هەولێر لە سلێمانی بانگێشەکەم وەکو برادراتی دێتە سۆران لەگەڵم بێرەدا ئەڕۆن وەڵڵا شەرم ئەەکەم برێن بڕۆبا پیاسەکی ناو بازاری سۆران بکەین. نازانم ئەو بەرپرسانەی سەرو بەکوێ دادێنە سۆران، نازانم تاوەکو ئێستا ئەو ڕێگاوبانیان نەدیتیا خەویان لێکەوتووە، نازانم بۆ چیواکەن. بەڕاستی نوێنەرەکانی سۆران ئەوانەی لە پەرلەمان ئەوانەی لە ئەنجومەنی پارێزگاکان نازانم دەویان بەستراوە، نازانم بۆ بەرگیل لەو شارە وێرانە ناکەن. لە ماوەی 3 مانگی ڕابردوو لە سنووری قەزای سۆران 35 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە و بەهۆیەوە 3 هاوڵاتی گیانیان لەدەستداوە و 24 کەسی تریش بریندار بوونە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.